بانیتان باش ڕۆژێکی باش دەست پێ بکەن لەگەڵ پرۆگرامی بانی 24 بۆ هیوام کە ڕۆژەکەتان بەباشی بە تەندروستێکی باش بەڕێ بکەن. بەرگە و بابەتەکانی بانی 24 ئامادێ هەنێکیان ئاشناکەم بە ئێوە دواتریش لە سەرتەوەری تایبەت قساکەین. هاوڵاتێکی دانیشتووی گوندی هەرنا لە سنووری ئاکرێ شارەزایەکی باشی لە دروستکردنی گۆچان هەیە و وەک خۆشی باسیەکات ئەو پیشێ لە باب و باپیرانیەوە بۆی ماوەتەوە و چەندین ساڵیشە دەستبەرداری نەبووە. تەسبیحی خەزوان یەکێکە لەو کەرەستانەی هاوڵاتیانی کورد زۆر بەکاری دەهێن و بەتایبەت لە کاتی چوونیان بۆ مزگەوت و پرسا. تەسبیح فرۆشێک دەڵێت تەسبیحی قەزوانی نایاب نرخەکەی دەگاتە $500. هۆبلۆشۆن بەناوبانگترین پەنیری فەڕەنسایە کە لە داوێنی چیاکانی ئەڵب بەرهەم دەهێنرێت، بەڵام گەرما و وشکە ساڵی کاریگەری لەسەر کەم بوونەوەی ئەم جۆرە پەنیرە هەبووە لە فەڕەنسادا. عەبدوڵڵا سەمەد دانیشتووی گوندی هەرنایە لە دەفەری ئاکرێ. ئەو هەر لە مناڵیەوە لە بەردەستی باوکو و باپیرانیشی فێری دروستکردنی گۆچان بووە لە داری کنێر. عەبدوڵڵا پێی وایە هەر پیشەیەک لە ژیان پێویستی بە شارەزایی و لێزانی و بوونی کەرەستەی تایبەتە بەم پیشانە. هەروەها ئەو بۆ کوردستان 24 باسی ئەوە دەکات ئەکێنەوانەی کە گۆچان بەکاردەهێنن. عبدالله صمد خلقی گنده هرنیمه قدیم و زمان چند بابه کرد بابه ما باپیر مل به گنده ایشی گنده که دمش یا آبینی او داروبار ما همین اما داروبار دم لیچید بید خاصتا افداری که دیره گوپال داره که نیره داره که پیروزن همه داره باشتره با گوپالا او چه کرد خو وقتی تو چه که تو هر پینه بنگالی وکی بجون که سالا دوید گتا گوپالا تلمالش تو تو قالب همون هونیه کتب چه بجدش فکر که اینو داره که نه تو قالب بخیا قالب و همین کس نه تا چماندن صنعت پیدا شارزایی پیدا تو زور هستایی بی نخود داره معلومه کوش کس خراب پیش بشده. جارا خلکی که فقیر بیای که نکنه بی بخود چون چیایتینان دا چکن بند فروشن برنه میسال هنگی میسال بی تیرت برنه میسال فروتن نکش خلق بد فروشید تجارت سرگوپال چیز خلاص نابید چون همه وقت پیوستی ها پیه پیرمیر سقط کوره بیچاره شوانه گاوانه اول آخر مصلحت هم گوپاله های پیاوێک بە ناوی هێمن جەریز مەحموود کە دانیشتووی شاری هەولێرە ئەم پیاوە ئارەزووی بە خێوکردنی مریشکی کوردی ئەکات. 200 دانە لە جۆری جیاوازی هەیە کە دەستکەوتینە مریشکانە ئەستەمە. ئەو باسی واکە کە هەر لە مناڵیەوە مریشک یاخود جوجەڵەکانی لە ناو گیرفانیە شاردەوە چونکە ئارەزووی مناڵی بوو ئەو کارەی بۆیە ئێستاش بەردەوامە لەسەری و چەندین جۆری و مریشکی کوردی نایابیشی هەیە.
ناوم هي من زريز محمودة الناس راهم بها من حدات اللي هولي دادنيشم زور خوريا وحزم أو زورة ميريشكي براسي ميريشكشي زور تايبتا ميريشي رساني كردي زنزرشين معناها سادة رشو موتليت وسادة سبيو أنواع زور معناها حەز دەکەم زیاتر ئیتیمامی پێ بدەم ئیشی لەسەر بکەم پێم خۆشە ناوەستر و تایبەتی لێ بەرهەم بینم لە مناڵیەوە هیوایەت و ئارەزوم پەرەوەرە زۆر حەزم لە پەرە و شتی وایە بەس ئەوە 3 سارە خەریک ئەو زۆرە مریشکەمە هاتیمە تێکەڵ یەکەم شتی جوانتری دەگەم ئینشاءالله پاکە ژۆڕێک پێک دایبنەی خواردنی چاک و جێی تایبەت و ئەو زۆرە شتانەی دەبێتن من لە ئێواران ئیش دێمەوە کە خواردن دەدەم حەز دەکەم ئیشم نەکردیەوە ڕاستی زۆر شتەشی تایبەت و ناوازەکار دەیان بینم مادی بوونم لەبیر دەچێت لەوانەیە تاکە کەس بم کە ئەنواع زۆرەکان بەخێو بکەم پۆرسەلانە مۆتلێتە جنجڕشینە سادە ڕەشە سپیە سۆرە زەردە ڕەشە ئەنواع زۆرەکان بەخێو دەکەم خەڵکەکی باشیش لە دەرەوە تەلەفۆنم پەیوەندیم پێوە دەکەن بۆیان دەنێرم لە سووریا لە مالیزیا لە بەگلادش بەغدا زۆر بەشان داوای زۆری مریشکی ڕەسەنی کوردی دەکەن لێم ئێستا جەوەکە تۆزێک گەرمە ئافتانە دەیان شۆم غەسلیان دەکەم و حەمامیان دەکەم ئیشیان دەکەمەوە لە شوێن خۆیدا دێنێم هەم بۆ تەندروستن هەم لە سەحەتیان هەم لە جوانیکەی خۆشیان لەدەست نەدەن هەتا بە جوانی ببینێنەوە مریشکەشی زیینەیە مریشکەشی تایبەتە ینی ناکرێ پیسبی سعریان زۆر بە جۆرە هەیە ئەتا 10 وەرەقە 15 وەرەقە و 20 وەرەقە دەڕواتە خواری هەتا 5 و 4 و تا 100,000 جۆرەکانی هونەرمەند ساکار عەبدوڵڵا پێشەنگایەکی شێوەکاری بۆ قوتابیەکانی لە قوتابخانەی مەحوی کردەوە لە پێشەنگەکەدا تابلۆی قوتابیانەی تێدا نمایش کرابوو کە لە ساڵی 2014 لە قوتابخانەی مەحوی خوێندویانە تابلۆکانیش ئاوێتی یەکبوون لە دنیای منداڵان هونەرمەند ساکار عەبدوڵڵا یەکێکە لە هونەرمەندە دیارەکانی شاری سلێمانی کە بە تایبەت لە ڕێگەی هونەرەوە کار لەسەر دنیای منداڵان و لە تەمەنە جیاوازەکاندا دەکات. پێشانگای قوتابیانی قوتابخانەی ئەحمەد هەردیە مجموعەی تەجروبەی جیاوازی تایە کارەکان لە 2014 بۆ 2022 تایە چەند تەجروبەیەکی جیاوازی تایە کە لەوانەی ڕۆژانەی وانەی هونەرا خوێنراوە هەوڵماندا بەڕاستی با بڵێن کۆکراوەیەک بێ لەو تەکنیکە جیاوازانەی کە خۆم وەکو مامۆستایەکی هونەر بابەتەکانم پێوەتونەتەوە بە خۆشحاڵیەوە ینی کارەکان ئەگەر سەیریانکەی بینیت ئەو بابەتانن کە زیاتر بەر ڕۆژانە و بەربیری خوان و وەک یاریکردن و دانانی ڕنگ هەوڵم ماوە کە بە تەواتی ئازادیەکی تەواو بەدەستبێنن لەم کارانەیە و لە بابەتی جیاواز لەسەر بە کەرەستەی جیاواز هەوڵم ماوە کە هونەری مناڵ بەڕاستی تایبەتمەندیەک و گرنگیەکی خۆی بەتێ بە تیشکێکی کەوە بە چاویشکەوە سیر بکرێتەوە جارێکی هەر ئەوە نەبێ بەڕاستی لە پێشانگایەکە لە مەکتەب تەنها با بڵێن کۆمەڵی خەڵکی کەم ببینێنە لێرە لەم شوێنە بە سوپاسەوە ستۆدیۆ زەر کە بانگهێشتیان کردن بتوانم لێرەش ستۆدیەکە بەڕاستە بچووکە بەڵام ئەو دەرفەتیان بۆ من ڕەخسان کە بتوانم لێرەوە کارەکان بە شێوازێکی تایبەت و بە شێوازێکی کە با بڵێن بانگهێشتی وە بکرێت و هونەرمەند و خەڵکێکی ئاسایش بێتە ئەم شوێنەوە بە چاویشکەوە سێری کارە هونەریەکان بکەن. جیهانی منداڵ زۆر ڕەنگا و ڕەنگە زۆر جوانەوە زۆریش فراوانە زۆر جار ئەو بیرۆکانەی کە منداڵان هەیەە هەرگیز ئێمە لەم تەمەنەدا ناتوانین پێی بگەین یاخود بیرمان لێ نەکردوێتەوە بەڵام ئایا ئەو بیرۆکانە وەکو خۆی ڕنگ ڕێژەکرێ ئایا ئەو بیرەوەریانەی منداڵ یاخود ئەو بەهرانەی منداڵ کە هەیەی وەکو خۆی ڕنگ ڕێژەکرێ و ئاراستاگرێت بۆی کە داهاتوێکی باشی هەبێت وەکو بینیمان منداڵان دەستڕەنگین بوون لەو پێشانگایە چەند ڕەنگی جوان و چەند تابلۆی جوانیان کێشا بوو بەڵام ڕۆژانە بینین منداڵانێکیش هەن بێبەشن لە هەموو ڕەنگێک لە میوزیک لە هونەر لە یاری لە جیهانی منداڵی خۆیان بەگشتی لەسەر شەقامەکانن کارەکەن لەژێر هەتاو
چەندین کاری نەشیاوەکەن یاخود کارێک کە بە هیچ جۆرێک کاری ئەوان نییە یاخود لە توانایاندانیە نە لە توانای جەستەی نە لە توانای دەرونیان. بۆ ئەم بابەتە ئێمە بە گرنگمانزانی کە قسەی لەسەر بکەین هەمیشە بە بیری کۆمەڵگای بێنینەوە کە منداڵان ئەوان لەسەر ئێمە لێپرسراوێتیمان هەیە بەرامبەریان لەسەر ئێمن کە بزانین چۆن ژیانیان بۆ دابی نەکەین. میوانداری ڕاستان باقیمان کردووە کە بەڕێزیان لێپرسراوی گۆڕانی کۆمەلگا و ڕفتار لە ئۆفیسی هەولێرە لە یونسف. بەڕێز ڕاستان بەخێر هاتی زانێکی باش. بەیانی بۆ ئێوە باش زۆر سپاس. پێم خۆشە سەرەتا باسێکی ئەومان بۆ بکەیت جیهانی منداڵ لە چ تەمەنێکەوە تا چ تەمەنێک ئەبێ چۆن بێت. خۆی منداڵ ئێمە بە چەند قۆناغێکدا بەشیانەکەین پۆلێنیانەکەین مناڵ ئەو ڕۆژێک کە لە دایکە بێ سفر هەتا 2 ساڵ هەندێک پێداویستی و تایبەتمەندی خۆی هەیە کە خۆیان لە بابەتەکانی گەشەی منداڵ لە سەرەتاوە دەگرنەوە کە زیاتر پەیوەندی بە تەندروستی و فێربوونی سەرەتایی هەیە پاشان هەتا 5 ساڵ ئەمە ئەم منداڵە هێشتا پێویستی بە چاودێری زیاتر هەیە هێشتا پێویستی بە تەنانەت بە کوتان هەیە پێویستی بە فێرکردنی تەمەنی خۆی هەیە لە 5 ساڵ هەتا سەرەتاکانی چوونی بۆ قوتابخانە و بۆ کەوتنە بەرخوێندنە هەتاوەکو 15 ساڵ یا لە هەندێک شوێن هەتاوەکو 12 ساڵ ئەمە هەروەکو منداڵ مامەڵی لەگەڵ دەکرێت لە 12 بەپێی هەندێک لە پۆلێنەکان لە 12 هەتا 18 بە مێر منداڵ مامەڵی لەگەڵ دەکرێت بەڵام وەکو بابەتەکەی جەنابتان کە باستان کرد منداڵ لە 15 ساڵی بە خوارەوە بە هیچ شێوەیەک نابێ هیچ کارێک بکە واتە هیچ پێناسەیەکی نییە هیچ پێناسەیەکی یاسایی یا ڕێکخراو هیچ پێناسێکی بۆ کارکردنی منداڵ لە ژێر تەمەنی 15 ساڵەوە نییە واتە قەدەغەیە ڕێگە پێدراو نییە منداڵ تەبیعی کاتێکە ئەچێتە بەرخوێندن لە پێش قوتابخانە و لە دوای قۆناغەکانی سەرەتایی خوێندنەوە هێشتا هەر بە منداڵە و ئەگەر بە تووشی هەر ڕووداوێکی نەخوازراویش بێت تەنهاوەکو قوربانی مامەڵی لەگەڵ دەکرێت نەکۆکو کەسێکە تاوانێک یا تۆمەتێکی بەرامبەرکراوە تاوانبار نییە بۆ ئەو بابەتی کە جەنابتان باسا کرد. باشە کۆمەڵگەی ئێمە گەر بیبینین ڕۆژانە چەندین مناڵ کاری نەگونجاو لەگەڵ تەمەنی خۆیە کات یاخود نەشیا و یاخود بڵین هیچ مافێکی تیا پارێزراو نییە ئەو کارانە ئاکرێت کێ بەرپرسەلی؟ بەڵ ئەگەر تۆزێک فراوانتر تەماشای ئەم بابەتە بکەین منداڵ وەکو باسم کرد لە ژێر تەمەنی 15 ساڵەوە بە هیچ شێوەیەک نابێت کار بکە لە نێوان تەمەنی 15 بۆ 18 ساڵ ئەمە یاسای کاری عێراقی ڕێکی خستووە کە بە چ شێوەیە کار کاکە کۆمەڵێک مەرج و ڕێنمایی داناوە بۆ ئەوەی کە منداڵ یا مێر منداڵ لەو حاڵەتەکە بێ بە هەرزەکار لە نێوان تەمەنی 15 تا 18 ساڵ ئەتوانێت بە کۆمەڵێک مەرج کار بکە کە یاسای کاری عێراقی ڕێکی خستووە لەوانە کار نەکردن لە شوێنی سەخت لە ژینگەی قورس کار نەکردن بە ئامێری گەورە پشکنینی پزیشکی پێش ئەوەی کە دەست بەکار بکە و هەروەها پشکنینی بە شێوەی دەوری بە شێوەی بەردەوام هەتا تەمەنی ئەگاتە 18 ساڵ و تەمەنی ئەچێتە ئەوەی کە بتوانێت بە شێوەیەکی تەواو کار بکە ئەمە ڕێکخراوە بە یاسا و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەرپرسە لە بەدواداچوون بۆ ئەم حاڵەتانە لە ژێر تەمەنی 15 ساڵەوە وەکو باسمان کرد کارکردنی منداڵ ڕێگە پێدراو نییە واتە حاڵەتەکانی جیاواز دەبنەوە دەبێتە ئەگەر بۆ نمونە لە ڕێگای بەخێوکارەکەی و بێەوە بەخێوکارەکەی بەرپرسیارە بە دەرەجەی یەکەم و لە حاڵەتی یاساییشە بەڵێنامە و ڕوبەڕووبوونەوەکە لەگەڵ بەخێوکارەکەی دەکرێت لە هەندێک حاڵەتەکە لە بەداخەوە لە هەرێمی کوردستانیان لە تەواوی عێراقی بینینەوەیە کە بۆ سوال پێکردن یا دەرۆزەکردن بەکارهێنن ئەمانە ئەگەر کەسێک لە پشتی ئەمانە بێت واتە بە شێوەی گروپ یا باندێک ئەمانە بەڕێوە ببن ئەچێتە خانەی بازرگانیکردن بە مرۆڤەوە کە ئەوە وەزارەتی ناوخۆ بەرپرسیاریوە کە ئیداریەکان لە بەدواداچون بۆ ئەو کەیسانە هەندێک حاڵەتیش ئەبێت ئەچێتە خانەی کارپێکردنی منداڵەوە کە ئێمە وەکو کەیس لە ڕێگای چاودێری کۆمەڵایەتیەکانەوە هاوکاریانەکەین هەوڵەدەین حاڵەتەکان ئیدارە بدەن و ئەگەر ئیحالی پێویست و بۆ لایانی پەیوەندیدار چ پەروەردە چ تەندروستی چ ناوخۆ چ یەکەکانی دیکە بۆ شێوەیە مامەڵی لەگەڵ دەکرێت بەرپرسیارەتەکەی بێگومان ئەکەوێتە سەر شانی هەموو لایەک چ حکوومەت بێ و چ کۆمەلگا بێت چ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی چ خێزانیش بەڕاستی ئەمانە بە هەمویان بێکەوە دەست لە ناودەستی یەک پێویستە ڕێگری لەم جۆرە دیاردانە بکەن باشە زۆر جار لە دەمی خێزانەکانمان بیستوە خود منداڵەکان خۆیان ئەڵێ شوێکی دوور و درێژمان هەیە پێمان خۆشە فێری کارکردن بین یا خێزان هەبووە و توێتی
ئەگەر لەستەوە فێری کارکردنی نەکەم بۆ داهاتووی باش نییە لەگەڵەوە خوێنێ بەڵامە بە پیشەیەک بزانێ یان زۆر جار لەگەڵ کەسە نزیکەکانی خۆیە چێتە دوکانێک یان شوێنی کارێک کارەکانیەکە بەڵام هەندێک جاریش ئەو منداڵە نەخێزانەکەی پێویستی پێەتی لە ڕووی داراییەوە لە ڕووی ئابوووریەوە پێویستیان پێ نیە تەنها بۆ ئەوەیە کە کللتوری خێزان و کۆمەلگاکەی وایە کە ئەبێ کوڕە و ئیش بکات ئەمە تا چەند گونجاوە زۆر ڕاستە بەپێی ئەوەکو باسم کرد کارکردنی مێر منداڵ بەپێی یاسای کاری عراقی ڕێکخراوە بۆ ئەو منداڵانی کە لەناو خێزانەکەیان کار دەکەن واتە وەکو جەنابەت باس کرد کارێک لە پیشەیەک لەناو خێزانەکەیاندا هەیە ئەمە ڕێکخراوە ئەو مەرجانە نایانگرێتەوە بۆ شێوەیە بە خەوکارەکەی بەرپرسە لەوەی کە ژینگەیەکی لەباری بۆ دروست بکە بۆی فێری پیشەیەک بێ ئەمە کێشەی نییە ئەگەر بێگومان ئەگەر پێویستەن نەخرێتە بەر شوێنێکەوە کە چ لە ڕووی تەندروستی و چ لە ڕووی کۆمەڵایەتی یا دەرونیەوە ڕوبەڕووی کێشە ببێتەوە بۆ نمونە نەچێتە شوێنێکەوە کە ئەو کەسانی کە تەمەنیان زۆر لە خۆی گەورەترە لەگەڵی کار بکەن بە شێوەیەک لە شێوەکان استیغلالی بکەن یا بە شێوەیەک لە شێوەکان ئەم منداڵە یا منداڵە فێری کاری نەشیاو فێری هەڵسوکەوتی نەشیاو بێت ئەمە حاڵەتێکیانە حاڵەتێکی دیکە کە ئێمە جەختی لەسەرەکەینەوە بەهێزکردنەوەی سیستەمەکانە چونکە ڕێکخراوەکانی ئەو کە ئاژانسەکانی نەتەوە یەگرتوەکان و ڕێکخراوەکانی دیکەی کە بە شێوەی نێودەوڵەتی لێرە کار دەکەن ئەمان ژیانە کە سیستەمەکەی کە لێرە هەیە خۆی هێواشەوەش خۆی بەهێز بکاتەوە چونکە خۆتان نەزانن ئەم دامەزراوانی کە هەن بەهۆی قەیرانی ئاوارەوە قەیرانی جەنگ و ئابووری و تەنانەت کۆرۆناوە بەڕاستی تووشی کێشە و گیرروگرفتی زۆر بوونەتەوە ئامانجی ئەمەوەی کە حکوومەت یان سیستەمە جێگیرەکان خۆیان بە شێوەیەک لە شێوەکان بتوانن ڕوبەڕووی ئەمانە ببنەوە ئەگەر بتوانن ئەم کارە حکوومەت یان دامەزراوە فەرمیەکانی ناو هەرێمی کوردستان یان عێراق بتوانن ڕوبەڕوان بنەوە ئەوە حاڵەتێکی درێژخایەنتر و چارەسەرێکی باشتری هەیە ئەگەر بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابێشت وەکو ئەگەر بە شێوەیەکی سیستەم بتوانین ئەمە چارەسەر بکەین ئەوەیە کە گرنگی بە کەرتی پەروەردە بدەین بە کەرتی خوێندنی پیشەیی بدەین بۆی کە ئەو منداڵە هەر لە ناو شوێنێکی پارێزراو لە خوێندنگایەکی پارێزراوە کە پارێزراوە لە تونند و تیژی پارێزراوە لە بەرکەوتن لەگەڵ خەڵکی زۆر گەورەتر لەگەڵ خۆی پارێزراوە لە هەندێک حاڵەتی نەشیاوی دیکە کە ڕەنگە لە شوێنە کارەکانە تووشی ببێ لەوێ فێر بێ بۆ شێوەیە ئەگەر بتوانین ئەم بتمانێت لە نێوان کەرتی خوێندن یا پەروەردە لەگەڵ خێزانەکان دروست بکەینەوە لە بری ئەوەی کە پێویست بکە بینێرنە شوێنێکە ڕەنگە گونجاونە بێ ئەم فێرکاریە لە شوێنێکی پیشەی بەدەست بێنێ بۆ مەرجەی کە تەبیعی ئەو متمانەیە دروست بوو بێ کە دوای ئەوەی کە لەم خوێندنە پیشەیە دەرئەچێ بتوانێت دەست پێ بتوانێت بەشی ئەوە کارامەیی و زانیاری دەستکەوت بێ کە خۆی بتوانێت کار پەیدا بکە ئەوە یەکێکە لەو ئامانجانەی کە ئێمە هەوڵە دەین بەدەستی بینین بە هاوکاری لەگەڵ هاوبەشەکانمان لەگەڵ لە حکوومەتی هەرێمی کوردستان. باشە ئێوە وەکو یونسف ئامارێکتان لایە چەند منداڵ کارەکات؟ ئەو ئامارە بۆ شێوەیە بەردەست ناخرێت لەبەرەوەی بەشێک لەوانە راپۆرت ناکرێت بەشێک لەو ژمارانە بەدەست ناگەن و حاڵەتەکانی کارکردنیش پێناسی کارکردنی منداڵ جیاوازە کارپێکردن هەیە کارکردنی منداڵ هەیە ئەم ژمارەیە پێویستە مەسەلەن چەند ماوە جارێک دووبارە بکرێتەوە واتە ئەم سەرژمێرە دووبارە بکرێتەوە کە ئێستا هەڵسەنگاندنی نوێمان لە بەردەست نییە لە دوای کۆرۆنا کە دۆخەکە چۆنە یانەوە تا هۆکار ڕاستەقینەکان چین بێگومان پێش ئەوە حاڵەتەکان جیاواز بووە دوای کۆرۆنا جیاوازە پێش کۆرۆناش تەبیعی ئێمە دووسێ قۆناغی تەنگژەمان هەبوو کە هەمووی بۆتە هۆی زیادکردنی کارکردنی منداڵەوانە. باشە کارپێکردنی منداڵ ئەچێتە چوارچەوەی تونند و تیژیەوە بێگومان هەر جۆرە حاڵەتێکە بچێتە ئەوەی کە ئەو منداڵە بە بێویستی خۆی جگەلەوەی کە بە بێویستی خۆیەتی بە دش بە یاسایە هەر کردارێکی بەرامبەر بکرێ ئەمە وەکو بڵێ ژێرپێخستن و بڵێن دژبوونە بە یاساکان کە ئەچێتە خانەی ئەوەی کە ئێمە ئەو منداڵە یان مافەکانی ئەو منداڵەمان پێشەرکردن. ئەی هیچ ئامارێکتان لانیە لەسەر تونند و تیژیەکان بەرامبەر منداڵان؟ بەڵێ لە ساڵی 2010 ئێمە ڕوپێوێکی گشتی لە تەواوی عێراق کراوە بەداخەوە کە ژمارەکانی تونند و تیژی بەرامبەر منداڵ ئێجگار گەورەیە لە عێراق بە شێوەیەکە کە ئەتوانین بڵین لەو ساڵەدا کە ئەو ڕوپێوە کراوە لە 180 منداڵان بە هەر جۆرێک لە جۆرەکان لە تاوی عێراق جۆرێک لە تونند و تیژیان بەرامبەر کراوە ئیتر تونند و تیژی بە قسە بێ بە جەستە بێ بە پێشەرکردنی مافەکانیان بێ ئەمانە هەمووی بەرامبەریان کراوە بەڕاستی دۆخی تونند و تیژی بەرامبەر منداڵ لە تەواوی عێراق لە دۆخێکی باشدانە.
باشە کەواتە ئێوە چیەکەن بۆ ئەو ڕێژە زۆرە بۆی کە لە ڕێی چالاکیەکانتانەوە بیاخود هەڵمەتی جۆرا و جێر بێ کەمێک لەو تونند و تیژە داگرن یاخود ئاستەکەی کەم بکەنەوە. بەڵێ ئێمە وەکو ڕێکخراوەکانی یونیسف و هاوبەشەکانمان لەگەڵ وەزارەتەکانی پەیوەندیدار کە خۆی لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە دەرەجە یەک بۆ ئەم بابەتی جەنابەت کە چاودێریەکان سەر بوێ چاودێری کارکردن و چاودێری هەروەها تونند و تیژی ئەوانە سەر بە ئەو بابەتن هەروەها وەزارەتی ناوخۆ تونند بەڕێبەراتیەکانی پەیوەندیدار بە تونند و تیژی خێزان و هەروەها وەزارەتی پەروەردە و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی کۆمەڵێک ڕێگە چارەمان یان کۆمەڵێک شێواز بەکارهێنین بەشێکی بۆ چاکردنەوەی سیستەمە بۆ نمونە ئێمە ئێستا لە ئەو خەریکی تەواوکردنی یاسای پاراستنی منداڵ یاسای منداڵین کە بە هاوکاری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی خەریکە ئێستا حالیان لە ئەنجومەنی شورا لە هەرێمی کوردستان پێداچوونەوەی بۆ ئەکرێت کە دوای سەرنج و تێبینیەکانیان دەنێردرێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران و لەوەوە دەبێ بە دەچێتە پەرلەمان و ئەبێ بە یاسای پاراستنی منداڵ کە ئەمە بەشێکی زۆر لەو کێشانە بە یاسا چارەسەرەکە کە ئەمە حلێک یان چارەسەرێکی بنەبڕتر و درێژخایەنترە لەوەی کە ئێمە بەشێوەی حاڵەت تەماشای بکەین هەرچەندە حاڵەتەکانیش ئەمانە فەرامۆش نەکراون ئەو کەیسانی کە هەیە چ ئەوانی تونند و تیژی بەرامبەرێکرێت چ ئەوەی کە بابەتەکەتان وەکو کارکردنی منداڵە ئەمیش جۆرێکی تر لە چارەسەری هەیە یان بە دوواداچوونی هەیە ئەمیش خۆی لە دەستنیشانکردنی کەیسەکانە بینێتەوە دۆزینەوەیان و بەڕێوەبردننی کەیس واتە کەیس مانجمنت پاشانیش ئیحالەکردن ئەو کاتێک کە پێویستە ئەمەش لە ڕێگەی خانە یان بەڕێوەبەراتەکانی چاودێری لە هەر پارێزگایەک یانیش لە ڕێگە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنیەوە ئەکرێت بێگومان ئێمە استراتیژی پاراستن لە تونند و تیژی منداڵیشمان لە بەردەستە کە ئەویش لە ماوەیەکی نزیکە بڵاو دەکرێتەوە دەخرێتە بەردەستی خەڵکو و هاوبەشان کە ئەمەش ڕێگایەکی ترە چونکە کاری ئێمە ئەوەیە کە وەکو باسم کرد سیستەمەکە چاک بکەینەوە کە دەرەقەتی ئەم دۆخە بێت بەڵام لە ئاستی وەکووتم لە ئاستی خوارەوەتر لە ئاستی چالاکی و لە ئاستی تاکە کەس و لە ئاستی کۆمەڵگای بچووکیش ئەوە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و بەڕێبەراتیەکان هاوکاریمان کردوون ڕاهێنانیان بۆ ئۆکەین چۆن مامەڵ لەگەڵ ئەم کەیسانە بکەن و هەر کەیسێک چۆن کاری لەسەر بکرێت. باشە ساڵانە ڕێژەیەک لە مناڵ لە خوێندن دابڕێن جا هەندێکیان بەویستی خۆیان بێت یاخود بە هەر هۆکارێکی دیکە بێت چیتان کردو بۆ منداڵانە بۆی کە بیان خەنەوە بەر خوێندن و هەنی خێزانەکانیان بدەنەوە هەتا هەنی خۆیان بدەنەوە کە خوێندنگاکان وەریان بگرنەوە و پرۆسی خوێندن بەردەوام بێت. پرسیارێکی زۆر باشە چونکە پێش هەموو شتێک وەرە و کرانەوەی قوتابخانە ئەڕۆین دەرفەتێکە بۆ هەندانی خەڵک بۆ ناردنی منداڵەکانیان بۆ خوێندن بێگومان بابەتی گەڕانەوە بۆ خوێندن یا ڕێگرتن لە دابڕان بۆ منداڵ بابەتێکی زۆر سەرەکیە لە بەرنامەکانی ڕێکخراوی یونیسف ئێمە نزیکەی 3 ساڵیان بۆ 4 ساڵەچێک کە بەرنامێکی تایبەتمان بە ناوی گەڕانەوە بۆ خوێندن لە هەرێمی کوردستان دامەزراندووە کە هەوڵە دەین دەستنیشانی و منداڵانە بکەین لە ڕێگای هەڵمەتی دەرگا بە دەرگا ماڵ بە ماڵ یان گەیشتن بە کۆمەلگا لە هەر ڕێگایەکەوە بێ بۆ دەستنیشانکردنی و منداڵانەی کە دابراون ئەوانەی کە حاڵەتەکانیان قابلی چارەسەرکردنە هەر لە شوێنی خۆیان بۆیان چارەسەرەکەین و هەوڵە دەین یەکسەر بیان گەینەوە بە قوتابخانەکانی نزیک لە خۆیان ئەوانشی کە حاڵەتی پێویستی چارەسەری جیاوازیان هەیە ئێمە هاوکاری وەزارەتی پەروەردەمان کردو بۆی توژەرە کۆمەڵایەتەکان بتوانن حاڵەتەکانیان ئیدارە بدەن و بیان نێرنەوە ئێستاش کە لەگەڵ جەناب تا قسەکەم خۆمان ئامادە ئەەکەین بۆ هەڵمەتی گەڕانەوە بۆ خوێندن بۆ ساڵی 2022 بە هاوکاری لەگەڵ وەزارەتی پەروەردە لە هەرسێ یا هەر 4 پارێزگاکەی هەرێمی کوردستان کە بۆ وابزانم لە دەوروبەری 15 ڕۆژی کرانەوەی قوتابخانە ئەبێ لەو کاتەوە ئێمە دەست دەکەینەوە بە دووبارە دەستنیشانکردنەوە لە ساڵی پار ئێمە بە هەرێمی کوردستان و بە پارێزگاکانی نینەوە و کەرکووک و دیالە نزیکەی 50,000 منداڵی دابڕاو لە خوێندنمان لە ڕێگای هەڵمەتەکانمانەوە دەستنیشان منداڵتان گەڕانەوە دەستنیشانمان کردووە نزیکەی 20,000یان بەهۆی هەڵمەتەکانی ئێمە ڕاستەخۆ گەڕاونەتەوە بۆ خوێندن کە ئەمە ژمارەیەکی دڵخۆشکەر نییە بەڵام ژمارەیەکی باشە چونکە ئێمە تەنها لە ڕێگای هەڵمەتەکانی خۆمانەوە ئەوەندەمان دەستنیشان کردو ژمارەکە گەورەترە داوا لە دایک و باکانەکەین بە خێوکارانەکەین کە مناڵەکانیان بە هەر جۆنێکە لە هەر سیستەمێکی خوێندنە ئایا خوێندنی شەوانە ئەوەی کە تەمەنی ناگونجێ خوێندنی پیشەیە
داینەبڕێ لە خوێندن چونکە کۆمەڵێک کارامی و کۆمەڵێک حاڵەتی کۆمەڵایەتی هەیە تەنها لە ناو کۆمەڵ فێرەبێ بێگومان ئێمە شەزانین کە هەندێک کەس بێمتمانێ هەندێک کەس باوەڕی بە پرۆسەکە نیە بەڵام بوونی منداڵ لە قوتابخانە خۆی ئەی پارێزێت لە زۆر حاڵەت بەتایبەتی لە تەمەنەکانی مێرمنداڵی و هەرزەکاری بۆ ئەوەی ڕوبەڕووی ئیستیغلالکردن نەبنەوە بۆ ئەوەی کە بەلاڕێدا نەبرە بۆی بیرکردنەوەیان تووشی ئەوە نەبن کە توندڕەوی بەرەو توندڕەوی بڕۆن بەرەو حاڵەتی تاوانکاری بڕۆن کە تەمەنێکی زۆر مەترسیدارە بۆ ئەم حاڵەتانە بۆیە ئێمە ئێستا حالیان کار لەسەر ئەوە ئەەکەین بۆ کۆمەڵێکی زۆر لە مامۆستا و توژەری کۆمەڵایەتی لە ڕاهێنانی ئەم پێ ئەکرێت بۆ ئەوەی کە خۆیان ئامادە بکەن بۆ گەڕانەوەی منداڵ بۆ قوتابخانە ئەوانەی کە دائبڕێن بەڵام هیوادانی ژمارەکەیان زۆر نەبێت بۆ هیواین بەڕێز ڕاستان باقی لە پرسراوی گۆڕانی کۆمەلگا و ڕفتاری ئۆفیسی هەولێر سپاس کە لەگەڵمان بوویت. زۆر سپاس بۆ ئێوە بژین زۆر سپاس. تەزبیحی قەزوان یەکێکە لەو کەرەستانەی هاوڵاتیانی کورد زۆر بەکارێنن و بە تایبەت لە کاتی چوونیان بۆ مزگەوت و زۆرجار لە ناو پرسەکانیشە بەکارێنن. مامجەبار یەکێکە لە تەزبیح فرۆژە کۆنەکان و زیاتر لە 16 ساڵە و کارەکات باسی واکە کە تەزبیحی قەزوان یەکێکە لە تەزبیحە نایابەکان و نرخیشیان لە 2000 دەست پێکات یاخود 2000 هەیە تاوەکو $400 و $500 بەپێی جۆر و کوالیتیەکەی ئەگۆڕێت نرخەکەی. ئەم فرۆشیاراڵێت کە داری قەزوان خەڵک نەیبڕێتەوە با پارێزگاری لێ بکات چونکە سوودی زۆرە بە تایبەت بۆ دروستکردنی تەزبیحی قەزوان. ئەم ناوم جەبار نەزم حەمەدەمینە ناسراوم مام جەبار خەج شاری هەولێرم 69 ساڵە عمرم لە 55 ساڵی رام دەست بە ئیشێکی دیە لە بۆ بژێوی ژیانم سوێنان دێن دەست بە ئیشێ دەکەن تا ئێوارێکە دەست بە کردن و فرۆشتن و تەزبیح چاکردنێ دەکەین هەیە دێ تەزبیحەکەی پسالۆی چار دەکەینەوە هەشە دێ دەکڕی هەیە نەوعێتی زیادی هەیە سێ چاری چێ دێ دەفرۆشتەوە ئەویش لێی دەکڕینەوە. قەزوان لە چیایەکانی کوردستانی خۆمان بەرهەم دێ واتە سروشتیە خوای گەورە دارشی بە ئێمە داوە دارەکەی پێی دێنن دارەبەن لە گەڵایەکانی ئەو بەرە قەزوانە دەگری لە کۆلکەی بنیشتە تارەی بنیشی تارە بنیش لێ برندەبی تەزبیح هەیە لا سوورەی پێدەرێن عینی قەزوانە هەیە لا ڕەشەی پێدەرێن هەیە ئەبرەقی بەرزندەی پێدەرێن تێگە هەیە چامەی پێدەرێن ئەوە نەوعیەتەکانە ئەو بەرەی کە دەگریتن زوو بەهارێکە لەگە شیمونۆی دەیگریتن بەڵام لە مانجی حەفت ئێمە زەلامان هەیە دەی بچی بینەخشێنی چونکە گەنەی نەخشێنی هەمووی سادە دەرەچیتن لە مانجی حەفت دەیخشێنی لە مانجیدا لێی دەکەنەوە. ئەمە کە سعری لەسەردا دەنین لە جێرەی وردەکەی ئایا لە 3000 دنجەکڕی 3000 دنچی دانەیەکی های ناو دەرەچیتن ئەو دانەیە چەند لێک ڕادەوەستیتن ئەو دانەیە چاوەرەخە ڕادەوەستیتن لە پاشەوی ئەوە وەستەکەی دی سعری $150 ڕادەوەستی $150 ئەو لاسوورە ڕادەوەستیتن لەوەی دەرشتر 80000 و 75000 ئەوە لە سعری لاسوورەی. داوامان هەیە ئەو بنەدارانە دارەبان کەس عەزیەتی نەدا لە چیایەکان لە هیچ جۆرەك کەس دەست نەبارە بۆ بڕینێ لەبەر ئەوەی دارشی پیرۆزە دارشی بە بەرهەمە خەرکەی زۆر ئیستفادەی لە بنەدار دارەبەنێکی نەکەن دەستیان لۆ بن تکامان وایە ڕزامان وایە کەس دەستیان لە بۆ نەباتم یان بڕیتن بیان فەوتێنی چکە ئەوە بەرهەمەکی خوای گەورە بە ملەتی کوردیدایە لەو چیایەنە شیم بووە تکامان وایە بیان پارێزن. بە گوێرەی ئاماری بەرگری شارستانی سۆران ساڵی ڕابردوو 14 حاڵەتی خنکان تۆمار کراوە و ئەم ساڵیشتا ئێستا 11 کەس خنکاون کە منداڵ و ئافرەتیشی تایە زۆربەی قوربانیەکان گەشتیاران بوون.
ناوی من مراد محمد حسینە. زۆر جار بەهۆی گەرمی یاخود بەرزبوونەوەی پلەکانی گەرمە هاوڵاتیان ڕوەکەنە ئەو ناوچانەی کە ئاویتیە یاخود ڕووبارەکان یاخود چەمەکان بۆی کە هەم کەشێکی جیاواز وەرگرن و هەم بتوانن مەلەوانیش بکەن. بەڵام ئایا مەلەوانی بۆ هەمن کەس گونجاوە یاخود هەموو شوێنێک هەموو ڕووبار و چەم و ئاوێک بۆ گونجاوە کە مەلەوانی تیا بکرێت؟ ئەم بابەتە گرنگە لە بەروی ئێمە بینین ڕووداوەکانی خنکان ساڵانە چنێک زۆرە و زیادی شەکات بۆیە میوانداری بەڕێز دکتۆر حەتەم خۆشناومان کردووە کە مامۆستای زانکۆیە و پسپۆڕی مەلەوانیشە. دکتۆر بەیانیت باش بەخێر بێ ڕۆژێکی باش بۆیەوە. سپاس بەیانی وەش باش. زۆر سپاس. دکتۆر سەرەتا پێم بڵێ بۆچی مرۆڤ تووشی مەترسیە بێت لە ناو ئاودا؟ خۆی ئاو ئەو کەسانێک کە دەسەن ئەو ئەگەر مەلەوانی نەزانن بەڕاستی کێشیان بۆ دروستەبی بۆیە ئێمە دەبێت ئەو کەسانێک کە دەسەنە ئەو فێری مەلەوانی ببن چکە ئاو تایبەتمەندی خۆی هەیە ناکرێت هەموو کەسێک لە ناو ئاو بجوولێ بۆیە ئێمە ئێستا ئەگەر نەخۆشی کۆرۆنا هەیە هەمومان ڤاکسینمان لە خۆدا ئێمەش دەبێت ئەوانەی کە مەلە نازانن خۆیان بکوتن بە فێربوونی مەلەوانی تاکو تووشی کێشەی خنکان نەبن بۆیە پێویستە لە سەدایکان و باوکان هەر لە تەمەنی منداڵیەوە منداڵەکانیان بە کچان و بە کوڕان فێری مەلەوانی بکەن و داخلی دەورەی تایبەت کە خولی تایبەت بە فێربوونی مەلەوانی بکرێن بۆ ئەوەی لە داهاتوو کە گەورەبوون تووشی کێشەی خنکانیان دوور بکەونەوە لە خنکان. باشە دکتۆر زۆر جار کەسێک مەلەوانیشە مەلەوانی کردووە بەڵام لە ئاوە تووشی حاڵەتێکی مەترسیدارە بێت ئەمانە چۆنە؟ خۆی ئێمە هەمان ئەوانەی زۆر زارێ مەلەوانەکان لە ناو ئاو تووشی ڕقبوونی ماسوولکە تووشی نەخۆشی لە ناکاو مەک بۆ نمونە جەڵتەی دڵە هەر نەخۆشیێک لەو نەخۆشانەیان ئەوانەی کە بە تایبەتی نەخۆش سەرعیان هەیە لە ناو ئاو تووشی ئەو هاتەدا من ناتوانانی کۆنتترۆلی خۆی بکە بۆیە دەبێت هۆی خنکانیان ئەو مەلەوانانی کە زۆر ماندی دەبن ئاوەکە بۆتمون ئاوی ڕووبارەکانیان ئاوی دەریا کە زۆر خێرایە شەپۆلی زۆرە توانای نامینێ بۆیە دەبێت خۆی خنکان بەڵام ئەوەی کە مەبەستمانە خنکان بە شێوەی گشتی ئەو کەسانن کە دەستە ناو ئاو و مەلەش نازانن یان شارەزاییان نییە لەو شوێنێک کە مەلەی تێدا بکەن بۆیە تووشی کێشەی خنکان دەبن. باشە کام ئاو زیاتر گونجاوە بۆ مەلەوانی بۆ ئەو کەسانە کە مەلەوانن بۆ ئەو کەسانش کە شارەزاییان نەبێ ئایا ئاوی ڕووبار کە بەردەوامی ئەڕواوەتی ئەگەر بڵین ئاوەکەی تیشڕەوە گونجاوە بۆی کەسەکان مەلەی تیا بکەن؟ خۆی مەلەوانی مەبەست لە مەلەوانی وێ بۆ خۆشی کات بەسەبردنا بەداخەوە خەڵکانێکی زۆرەوانی بە تایبەتی لە بانگەکانی هاوین کە دەستنە دەرێ سەر ئاوەکان لەوێ شوێنی مەلەکردن نییە بەڕاستی ینی سڵبارەکان و سەر ئەو ڕووبارانی کە هەمانێمە بەداخەوە ئاوەکانی ئێمەش بەشی هەرە زۆریان ئاوەکە ڕۆن نییە لێلە ینی بن ئاوەکە دیار نییە ئایا قوڵی چەندە چ تێدایە لەژێر ئاوەکە بۆیە ئەوانەی کە دەسە ناو ئاو شارەزاییان نییە لە مەلەکردن لە دەرەوەی لە ناو ڕووبار بۆیە دەبێت شارەزابی بۆیە باشترین شوێن لە بۆ ئەنجامدانی مەلەوانی ناو مەلەوانگەکانە چونکە ئاوەکە وەستایە و ڕزگارکەری لێیە قوڵی ئاوەکە دیارە چەندە و کێشە بۆ کەسەکە دروست نابی بەڵام بەتاخەوە ئەوانەی کە دەستنە خەڵک دەسێتە سەفرە بۆ دەستە کەش بۆ خۆشی دەچی نازانم ینی سوودی چییە دەسن لەوێ کەسێک یان دەستە ناو ئاویان دەستە نزیک ئاوەکان بە تایبەتی ئەوانی منداڵان هەیە زۆر هەڵەیە لە ئاو نزیک دەبنەوە زۆر منداڵەکان ڕناوەسن دەکەونە ناو ئاو اینجا ئەوانەی کە لە ڕووبارەکان دەخنچێن هۆکاری یەکەم ئەوەیە کە شارەزاییان نیە لە ئاوەکە قوڵی ئاوەکە چەندە خێرایی چەندە خۆی ئەگەر ئاو خێرا بوو نابێت و ینی بەعکسی ئاوەکەی بڕۆی دەبی خۆت شتکەی تا لە شوێنێک بچێ دەرێن بەس نهێری ئاو سەر بستە ناو ئاو بەڵام ئەگەر لە مەلەوانگەی بە کەیفی خۆت مەلە دەکەی لە شوێن لە هەر شوێنێک کە حەزت لێبی بۆیە ئەو کێشانی کە دروست دەبن ینی ئەو حالەتانی کە خنکان ڕوودایە بەشی هەرە زۆری تقریبا دەتان بە لە 195 لە دەرەوەی مەلەوانگە بووە لەناو مەلەوانگە ڕێژەی خنکان زۆر کەمە بۆ چونکە ئاوەکە منقیزی لێ ڕزگاکەری لێ و هەروەها قوڵی ئاوەکەش دیارە. ڕاستە دکتۆر دروستاڵن منداڵ کە لە دایکە بێ مەلەوانێکی باش بۆ لەسکی دایکە هەتوانی هەر لەو کاتەوە تۆ ڕاهێنانی پێ بکەیت و بەردەوامی پێبەی بەو مەلەوانی کە هەی بۆ لە سروشتی خۆیەوە؟ بڵێ چونکە منداڵ کاتی لەناو شتی لەناو چیسێک ئاوە کە ئەنەمە مەلە دەکە بۆیە حالەتەکمان هەیە لە دایکبوونی منداڵان لە ناو ئاو
بەڵێ. دەکرێت بۆیە وا باشترە منداڵ لە تەمەنی بچوشی یعنی لە ساڵ لە کەمتر لە ساڵ دەکرێت فێرە مەلەوانی بکرێ و باشترین کاتیشە بۆ ئەوەی لە تەمەنی بچوشی لە منداڵی فێر بکرێ چونکە ئەو منداڵ ئەگەر فێر نەکرات چەند گەورەبی ترسەکەی لە گەزیات دەبیتن کە گەورە بوو ئەو کای دەبێتە گرێکی گەورە ناتوانانی بە ئاسانی بیستە ناو ئاو. دروستە باشە ئەو مەلەوانگانەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان تا چەند دروستە تا چەند لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی مەلەوانیەوە گونجاوە بۆی کەسێک یاخود بتوانێت مەلەی تیا بکات. هەر پێش ئێستا وتم باشترین شوێن لە بۆ ئەنجامدانی مەلەوانی مەلەوانگەکانە. ئەلحەمدا زۆر باشە ئێستا لەسەر ئاستی هەرێمی کوردستان ژمارەی مەلەوانگەکان زۆر باشە زۆرە خەڵک دەتوانێت سوودیان لێ بینیتن ئەو کاتەی فەراغی کە هیانە یان بۆ خۆشی یان بۆ مەبەستی ڕاهێنان دەتوانن بستن سەردانی مەلەوانگەکان بکەن بە شێوەی گشتی مەلەوانگەکان ڕێنمایی تەندروستی پەیڕەو دەکەن هەرچەند هەندێک کەم و کووری هەیە لە دروی تەندروستی بەڵام بە شێوەی گشتی باشە. باشە مەلەوانی وەرزشە خودت ئەتوانین بڵێن وەکو چارەسەرێکی پزیشکیشە. خۆی ئێمە مەلەوانی لە بۆ چەند بوارێک بەکاردێنین. بواری یەکەم کە بەشی هەرە زۆری خەڵک لەسەر ئاسی جیهان بەکاریدێنی بۆ خۆشی مەلەوانی بۆ خۆشی دەکەن اینجا مەلەوانیمان هەیە بۆ پێش برشێ بۆ بەشداریکردنی پێش بچێ نێودەوڵەتەکان مەلەوانیمان هەیە بۆ چارەسەر وەکو چارەسەر بەکاری بە تایبەتی ئەوانەی کە نەخۆشی بڕبڕی پشتیان هەیە جۆمگەکانیان هەیە ئەمە باشە تا چەند کاریگەری هەیە ئەوەی کە بۆ چارەسەر بەکاری هێن. خۆی ئێستا ئاراستەی پزیشکی ئەوانەی کە نەخۆشی بڕبڕی پشتیان هەیە هەمویان ئاراستیان لە بۆ بابرێن چارەسەری ئاویان لەناو ئاو هەمویان ئاراستەکان بۆ ئاو دەکەن حتا بۆ لایەنی دەرونی ئێستا مەلەوانی بەکاردێ بۆ چارەسەری لایەنی دەرونی و مەلەوانی بە تایبەتی ئەوانەی کە خاوەن پێداویستیان تایبەتەنیان ئەوانەی کە تووشی پێکان دەبن لە کاتی چارەسەر گەرانەوەیان بۆ سەر وەرزشەکەی خۆیان دەیان بە لەناو ئاو ڕاهێنانە پێ دەکەن. باشە لەبەر چییە دکتۆر کە ئەو کەسانی بۆ نمونە کێشەی بڕبڕەکانی پشتیان هەیە یاخود ماسوولکەکانیان هەیە هۆکاری چییە بە مەلەوانی چارەسەر دەکرێت؟ بەڵێ خۆی ئێمە کە ڕادەوەسی بە شێوەی بابەتێن بە شێوەیەکی ئامودی ڕادۆین پاڵە پەست و هەم لەسەر بڕبڕی پشتە بەڵام کە دەچێن ناو ئەو بابرێن بڕبڕی پشت فەخەراتەکان لێک دەکشێ بۆیە وەکو ئیسلاحەت بەکاردێ وەکو چارەسەر بەکاردێ بۆ بڕبڕی پشتیانی پاڵە پەستۆ لەسەر بڕبڕی پشت نامینێ لە ناو ئاو وەکو چارەسەر بەکاردێ. باشە دکتۆر زۆر جار کەسێک لە سەرتا شۆباسیەوەم کرد تووشی حاڵەتێکی ئەکتوپڕە بێ لە ناو ئاوە چۆن بتوانێت باڵانسی خۆی ڕابگرێت یان ئەوەندەی خۆی لە توانای دابێ خۆی چارەسەری بکات. خۆی کێشەی گەورەی ئێمە کە دەمانەوە وەکو مامۆستایانی زانکۆ دەمانەوێت قوتابیان فێرە مەلەوانی بکەن کێشەی گەورەی ئێمە کە دەمانەوێت کەسێک فێرە مەلەوانی بکەن ترسە کەسەکە دەترسێ ئێمە یەکەم شت کە لەگەی دەست پێ دەکەین لابرنی ئەو ترسێ لە ئاو هەر کاتێک هەر تاچێک لە تاکەکان ترسی نەما لە ئاو ئۆتۆماتیکیان بخۆی فێر دەبی اینجا فێربوونی هەڕەمەچیمان هەیە و فێربوونی زانستیمان هەیە کە ئێمە لە کۆلێژ پەیڕەوی دەکەین لە بڕێ بە شێواکی زانستی فێران دەکەین و ئەو کەسانێک کە دەکەمە ناو ئاو تەنها هۆکارێک کە دەبێتە هۆی خنکان کە مشەوەش دەبی ینی لی تێک دەچی نازانین چ بکە بۆ ئەم داوا لەو کەسان دەکەم ینی دووربی ئینشاڵڵاوان کەس ناکەن بەس ئەوەی کەتە ناو ئاو هەوڵ بدا خۆی مشەوەش نکات چونکە کە مشەوەش بووی کۆنتترۆلی خۆ لەدەست دەدەی نازانانی چ دەکەی نازانی چۆن لە چ کاتێک هەناسەوە بگری دەستت چ لێ بکەی بۆی باشترین شت ئەوەیە کە خۆت مشەوەش نەکەی هەتا پێت بکرێ مقاومە بکە بەڵکم کەسانێکیان ئاوەکە فڕە بدات دەریان کەسێک بگاتێ لە خنکان ڕزگارت بکە. باشە ئەبینین ئامارەکان ساڵ بە ساڵ ڕوو لە هەڵکشانە و زۆربەی قوربانیەکانیش یاخودۆ کەسانەی کە لە ئاوە خنکاون گەشتیارانن ئەمە هۆکاری چییە؟ هۆکاری سەرشی دەگەێتەوە بۆی کە ڕۆژی میریان نییە لەسەر مەلەکردن لە شێبکان کە دەچەند بۆ سەفرە سووی ینی ئامانزی ئەو کەشتیارانە مەلەکردن نییە ئامانجیان نەوەیە لە شوێنێک بستن شوێنێشیر بۆ ئەوەی کاتێک وەسە برن بۆ ئەوەی لە پاڵە پستۆی لە ناو شارەکان دوور بکەونەوە بستە شوێنی کەشتاری بەڵام کە بەداخەوە کە دەچن لەوێ دەستە ناو ئاو لە ئەنجامدا کارە سات ڕوو دەدات اینجا منداڵێک دەخنچەیەکێک دەیوێت ڕزگاری بکە ئەویش دەخنچێ دایکێک هاوڵ دەدابی ڕزگاری کە دایکەکە دەخنچێ چەندەها حاڵەتی وامان هەبووە و سا بەداخەوە کە بوویتە هۆی ئەوەی جان لە دەستانی چەند کەسانێک کە ویستیان هەوڵ بدەن ڕزگاری بکەن. باشە دکتۆر مەلەکردن یاخود لە ئاودامانەوە ئەگەر بۆ چارەسەری تەندروستی بێت پێویستەکە ئاوەکە لە چ دۆخێکا بێت واتە سارد بێت یاخود ئاوێکی مامناوەند بێت. خۆی ئێمە
لە کاتی فێربوون ینی بابرێن ڕێژەشی تایبەتمانێ دەرەجەسی حرارەی تایبەتمانەیە لە نێوان 24 تا 28 پلەی سەدیبی بەڵام لە هاوینان کەمتر لە هاوینان تا دەگاتە 25-26 لەو دەوروبەرەوی اینجا ئەو ئاوە ئەگەر بەخۆی ئاو بۆچی وەکو چارەسەر بەکارێ پێشتا باسم کرد ئەمە لە ناو ئاو ئەو شەپۆڵانێک کە بەدەستەی مرۆڤ دەکەویتن وەکو شێلانە لەگەر ئەوەش دەرەجەی حرارەی ئاو پلەی گەرمی ئاوە کەش گەرمە بۆیە ئەم دوان یارمەتی دەرە هەم ئاو شێلا ئاوەکە کە شێلانە و هەروە لەگە پلەی گەرمی ئاوەکەش دەبێت هۆی چارەسەری نەخۆشیەکان بە تایبەتی نەخۆشیەکانی بڕبڕی پشت و بۆ خەمۆچی ئەوانەی کە دوور مەسەرەن کێشەی دەرونیان هەیە یان دەیانبە ناو ئەو چکێمە کە دەچێن ناو ئاو هەموو گرفتەکانی سەروشکانی لەبیر دەکەن تەنها خەمی ئەومانە چۆن لە ناو ئاو بجوڵێ باشە بۆ کاتی مەلەکردن چ ئاوێک ئاساییە زۆر سارد بێ یاخود ینی بەپێی وەرزەکە دەگۆڕێ ئەگەر لە زستانان بی دەبێ ئاوەکە و چی گوتن لە نێوان 24 تا 28 بیتن بەڵام بێگومان لە هاوین کەمە کەمتری باشترە باشە بۆ کەسانی کە ئەیانەوێت فێری مەلەوانی ببن ماوەی چەندێکیان پێویستە چۆن بتوانن کۆنتترۆلی خۆیان بکەن لە ئاوە چەندێک تەحمل بکەن تا فێری مەلەوانیە بن ئێمە ئەگەر لە ڕووی زانستیەکە بیتن ئێمە دەتوانین بەدە کاتژمێر کەمتر لە دە کاتژمێر فێرە مەلەوانیان بکەین لەسەر یەک دە کاتژمێر بەڵام کەسێک ئەگەر لۆی نەگونجایانی بێت بەشداری خولێکی ڕاهێنانی یان فێربوونی مەلەوانی بکە دەکرێت بە خۆی فێری بەڵام پێویستی بە کاتی زیاترە چونکە ئێمە بەڕووبانی بە کەمترین کات ینی بە کەمترین کات زۆرترین خەڵک فێر دەکەین لە ڕووی زانستیەوە بەڵام ئەوانەی کە بۆی ناڕەخسێ ینی دوورە دەستا لە دەرەوەی شارە ئەو کات دەتانی بۆ خۆی هەوڵ بدا بەڵام فێربوونیوی فێربوونەشی درەنگتر فێر دەبی بەڵام ینی فێربوونەکە شێوەشی زانستی لە خۆی ناگری باشە دکتۆر گرنگترین بنەمای فێربوونی مەلەوانی چییە؟ گرنگتریانەوە لە ئاو نەترسی نەترسێ بڵێ هەر کەسێک لە ئاو نەترسێ هەر کەسێک لە ئاو نەترسا چۆن بتوانێ ئەو ترسە نەهێڵی خۆی ینی دەبێ ئەو کەسە ینی کە دەستە ناو ئاو وا بیر بکاتەوە ینی لە ڕێگای چەند تەمارینێک ئێمە بەکارێنین هەوڵ دەدەین ئەو ترسەی کە لە ناویتی دوور بخەینەوە ینی من لە مێشتی خۆم ئیشەکەم گەورە کردیە کە ئەنەما کە بسمە ناو ئاو دەخچێم یەک ڕاستە هەواش نییە کە دەستیان ناوە بەس بزانین چۆن تەعامل لەگە ئاو دەکەی ئاو بخۆی ئاو کەیفی بە کەسی ینی ڕق دێ ئەوەی خۆی ڕقکە لە ناو ئاو خۆت ماسوکان ڕق بی ناو ئاو دەچێ خوارێ خۆت شت کە لە ناو ئاو ماسوکان خاوبی دێسەر ئاو بە دکتۆر حەتەم دروستاڵن ئاو چۆن مامەڵەت دەگەڵ کرد ئاوە مامەڵەت لەگەڵ دەکاتەوە خۆت ڕقەویش ڕق ئەبێت چون دەبێت لەگەڵ تا دەچێشتە خوای دەخنچێ دکتۆر حەتەم خۆشناو زۆر سپاس مامۆسای زانکۆ و پسپۆڕی مەلەوانیەم بەیانە لەگەڵ مام بووی بەرنامەکە دەوڵەمەند کردین زۆر سپاس بۆ ئێوە بەڕێزی سپاس گەرما وشکە ساڵی و جەنگی ئۆکرانیا هەمویان کاریگەریان لەسەر کەمبوونەوەی بەرهەمی پەنیری خۆماڵی لە فەڕەنسا هەبووە یەکێک لە بەناوبانگترین پەنیرەکانی جیهان بە ناوی غۆبلۆشۆن لە داوێنی چیای ئەڵب بەدەستی جووتیارانی ناوچەکە بەرهەمەهێنرێ و ئەم پەنیرە خواستێکی زۆریشی لەسەرە بەڵام ئێستا جووتیاران توانای دابینکردنیە و خواستە زۆرەی پەنیری خۆماڵیان نییە چونکە شیری مانگاکان کەمی کردووە بۆ کوالیتی شیرەکەش دابەزیوە وەکو لە سەرەتاوە ئاماژەم پێ کرد بەهۆی ئەو وشکە ساڵی یاخود تێکچوونی کەش و هەوا و هاوکاتیش لەگەڵ یا جەنگی ئۆکرانیا و ڕوسیاش ناوچەی ئۆتساڤوای فەڕەنسا لە داوێنی چای ئەڵب بە پەنیرە بە نرخ و بە تامەکانی بەناوبانگە بەڵام وشکە ساڵی هەڕەشە لەم بەرهەمە دەکات سیۆ هەستی کردووە مانگاکانی وەکو جاران شیر نادەن و تەنانەت کوالێتی شیرەکەشیان دابەزیوە ئەو گژوگیایەکە بەرز بۆتەوە هەمووی وشک و زرد هەڵگەڕاوە بۆیە مانگەکان نایخۆن گژوگیا سەوزەکە باشە بەڵام هەم کەمە و هەم کوالێتەکەی ئەوەندە باش نییە چونکە خاکەکەمان ئاوی زۆری پێناگات بۆ گەشەی گژوگیاکە لەم ناوچەیەدا حەوت جۆرە پەنیری بەناوبانگی جیهان بەرهەم دەیەندرێت کە هەرە بەناوبانگەکەیان پەنیری غۆبلۆشۆنە و خواستێکی زۆری لەسەر ئەمەش لە جێتیەوەی بەرەمێنەران دڵخۆش بکات تەنگاوی کردوون. خراپترین شت ئەوەیە لەم کاتەی ساڵدا کە خواست زۆرە و زۆر گەشتار لە ناوچەکەدا هەن
ئێمە ناتوانین پەنیری قۆبلۆشۆن بە هەمویان بفرۆشین چونکە پەنیرەکە نامێنێت و بەشیان ناکات. لە هەر 4 لتر شیر نزیکەی 0.5 کیلۆ پەنیری هۆبلۆشۆن دروست دەکرێت، بەڵام ئێستا هەر مانگایەک بە تێکڕا 4 لتر کەمتر لە جاران شیری هەیە. تێچووی بەرزی خۆراک و کارەبا و گاز لە کێڵگەکانی بەخێوکردنی مانگادا بەرەمێنەرانی پەنیری خۆماڵی نیگەران کردووە. جگە لە وشکە ساڵی جەنگی ئۆکرانیاش کاریگەری لەسەر پیشە و داهاتیان هەبووە. Il est vrai qu'actuellement, quand on compare à la semaine, on est moins 15%. نرخی بەرهەمەکانی ناوچەکە بەرز بۆتەوە بە تایبەتی دوای قەیرانی ئۆکرانیا چونکە تێچۆکانمان زۆر زیادی کردووە. بە بۆچوونی من بۆ قەرەبووکردنەوەی زیانی وشکە ساڵی ڕەنگە نرخەکان تەنانەت بە ڕێژەی 5 تا 8 بەرزتر ببنەوە. پیشەسازی بەرەمێنانی پەنیری خۆماڵی لە چیای ئاڵب هەرچەندە هێشتاش وەک پیشەیەکی خێزانی تەماشا دەکرێت، بەڵام لە ناوخۆ دەرەوەشدا بازاڕێکی گەرمی هەیە. سنتەرێک لە ئابوزەبی دامەزراوە کە تایبەتە بە ڕاهێنانی جستەی سەگەکان. خاوەنی سەگەکاڵێت بەهۆی گەرمای زۆرەوە ئێستا ناتوانن پیاسە بە سەگەکانیان بکەن و بە هۆیشەوە سەگەکان وەک جاران چالاک نەماوەنەوە تووشی کێشەی تەندروستی بوون. چونکە سەگ پێویستی بەوەیە کە زۆربەی کات بیبیتە دەرەوە چالاکی بکات. بەڵام لەم سنتەرە نوێدا سەگەکان لەسەر ئامێری تایبەت بەڕاکردندا دەنرێن و لەبەر هەوای فێنکی سپلێت ڕاهێنانیشیان پێەکەن. ئەمەش کاریگەریکی باشی لەسەر تەندروستیان هەبووە. لەسەر داوای پزیشکی ڤێتەرنەر موزەلفەخان سەگەکەی دەهێنێت بۆ ئەم سنتەرە. سنتەری جیمی تایبەت بە سەگەکان لە ئەبوزەبی هەمان ئەو ئامێرانی تێدایە کە لە سنتەرەکانی جیمی ئاساییدا هەن. کەشەکە لێرە زۆر فێنکە، هەر بۆیە سەگەکان چالاک بوونە. خاوەنی سەگەکان هۆکاری جیاوازیان بۆ هێنانی سەگەکانیان بۆ ئەم سنتەرە ڕوون دەکەنەوە. Whenever he is outside, what happens is he cannot walk properly. هەر کاتێک سەگەکەم دەبردە دەرەوە هەستم دەکرد ناتوانێت بە باشی بڕوات. واتە تەنیا 2-3 خولەک لە دەرەوە دەماینەوە و ئەو ماندوو دەبوو. بردمە لای دکتۆر و ئەویش وتی نابێت سەگەکەم ببەمە دەرەوە چونکە ڕەنگە گەرما بردوو بێت. ئەوانەی سەردانی ئێرە دەکەن زۆر خۆشحاڵن چونکە پێش ئەوەی ئەم سنتەرە بکرێتەوە دەبوایە بەهۆی گەرمای زۆرەوە سەگەکانیان لە ماڵەوە بهێڵنەوە. ئەمەش سەگەکانی زۆر بێزار دەکرد و کاریگەری لەسەر تەندروستیان دروست دەکرد. الطقس حاليا بالصيف تحديدا الحراره بتوصل لل 40-45 اللي هي مش لە هاویندا تینی گەرما دەگاتە 40 بۆ 45 پلە کە ئەمەش بەگشتی بۆ سەگەکان زۆر خراپە. حەز دەکەین سەگەکانمان چالاک بن و لە پێناو تەندروستی خۆیان ڕاهێنان بکەن. بیرۆکەی سنتەرێکی جیم کە ئامێرەکانی ڕاکردنی بە گوێرەی خێرایی سەگەکان بەرنامەڕێژی کردووە ئێستا باشترین بژاردەیە. دامەزرێنەرانی سنتەرەکەش دەڵێن ڕاهێنانەکە یەکجار سەلامەتە و کاریگەری خراپی لەسەر سەگەکان نییە. الموضوع دراسة دقيقة أن يكون سليم 100%. لێکۆڵنەوەمان لەسەر پرۆژەکە کردووە بۆ ئەوەی لە سەدا 100 بێکێشە بێت. تەنانەت ئەو پادانەی لەسەر ئامێرەکان و قایشە چەرمیەکانی سەگەکانیان پێدەبەسرێتەوە بە تایبەتی هەڵبژێردراون نەک هەڕەمەچی چونکە نامانەوێت سەگەکان لە داهاتوودا تووشی کێشە ببنەوە یان ئازاریان پێ بگات. بەگشتی سەگەکان هەفتانە 2 بۆ 3 جار دەهێنرێنە ئەم سنتەرە و هەر جارەی نزیکەی کاتژمێرێک ڕاهێنان دەکەن. بە وتەی خاوەنەکانیشیان ئەم ڕاهێنانە کاریگەریەکی زۆر باشی هەبووە لەسەر تەندروستی و چالاکی سەگەکانیان. تەواوی بابەتەکانی بەیانی 24م پێشکەشکردن ئێوەش تەواوی ڕۆژەکەتان لە خۆشی و تەندروستی باشە بمێنن.